بسم الله الرحمن الرحيم. ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها. بنەرە بەڕێز و خۆشەویستەکان، سڵاوی خۆی گەورەتان لێبێت. ئەڵقەیەم جارەمان لە بەرنامەی دین و دنیا تایبەتەکەین بە قسە لە سەرکردنی ئەو یاسانەی کە پێویستە مرۆڤ ئێمە وەکو تاچی مسلمان بەپێی ئەوان بە گوێرەی ئەوان ژیان بکەین و هەڵس و کەوت بکەین و ژیانمان بەرین بەڕێوە. طبعاً ئێستا کۆمەڵگەی ئیسلامیەکان لە بەردەم دوانەیەکی یاساییان، هەم یاسای ئیسلامیەکان هەم یاسا دانراوەکان کە ژیانی ڕۆژانەیان ڕێک دەخەن. لە نێوان دوانەی یاسا و شریعەتی ئیسلامی تاچی موسڵمان ڕۆژانە چۆن هەڵس و کەوتەکات؟ ئایا شریعەتی ئیسلامی چی ڕەنگڕێژیەکی لە ژیانی ڕۆژانەی تاچی موسڵماندا هەیە؟ ئێمە لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی، سەرۆکی سەنتەری زەهاوی و مامۆسای زانکۆی گۆیژە لەم بارەیەوە لە دەرفەتێکی فراواندا گفتوگۆوەکی. بەگەرمی سەرەتای بەرنامە بە خێراتنی بەڕێزانەکەین کاک دکتۆر. خێر بێت. کاک دکتۆر، پێشەوەی بچینەوە بەراوردەی کە لە نێوان شریعەتی ئیسلامی، یاسای ئیسلامیەکان و یاسا دانراوەکان هەیە، پێم خۆشە کە قسەیەک لەسەر دەستەواژەی فقه لە شریعەتی ئیسلامیدا بکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. صلاوی خوا لە جەنابت و لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامەیە کە هەر جارەی بابەتێکی گرنگ دەخەنە بەرباس و لێکۆڵینەوە. ئەم جارەش دیارە پەیوەندی نێوان شەریعەتی ئیسلام لەلایەک و یاسا مرۆڤکردەکان لەلایەکی تر، پەیوەندی ئەم دوانە و یاخود بەراوردی نێوانیان، ئەمە پرسیارێکی یاخود بڵین پرسێکی هەنووکەیی و ڕۆژانەیە کە ڕوبەڕوومانە بێتەوە. دیارە بۆ بەراوردی نێوان ئەمانە پێویستمان بە دەواازەیەکەیە، ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێت کرد، مەسەلەی فقه چییە و شریعەت چییە. هەردوو وشەکە مانای لوغەوی و زمانەوانی خۆیانیان هەیە. فقه واتە باش تێگەیشتن، لە شتێک باش تێبگەی ئەڵەی فەقیهتوه. ما لهذا القوم لا يكادون يفقهون حديثا. لە قورئانە هاتووە کە یەکێ لە پێغەمبەرانە فەرمێ ئەوە قەومە چیانە خەریکە بە باش لە هیچ قسەیە تێنەگەن بە قوڵی و بە وردی. لە زمانی عەرەبیە فقه واتە فەهمی دەقیق، نەک تەنها فەهمی ڕوت. فەهمی دەقیق یعنی فەهمی ورد و قوڵبوونەوە لە شتەکانە. بەڵام لە ڕوانگەی بەکارهێنانی زاراوەیی وشەی فقه لە ناو بیرمەندان و موسڵمانانە، ئەمە ڕەوتێکی مێژوویی هەیە. یعنی سەرەتا فقه لە سەردەمی یەکەمە بە هەموو زانستەکانی شەریعەت وتراوە. یعنی تەنانەت بە عەقیدە و بیر و بڕوا وتراوە فقهی ئەکبەر. بە کاروباری ڕۆژانە و عیبادات و معاملاتی ڕۆژانە وتراوە فقهی ئەزغەر. متەسەویفین وتویانە الفقه معرفة النفس ما لها وما عليها. يعني فقه بریتێ لەوەی کە هەموو گیانی ئینسانیان، نەفسی ئینسان، مرۆڤ بۆ خۆی هەموو مافەکانی بزانێ و هەموو واجباتەکانی بزانێ. یعنی زانینی ماف و ئەرکەکان، کە ئەمە معنایەکی زۆر فراوانی فقه. بەڵام بە تێپەڕینی کات لەو سەردەمەوە کە فقی ئیسلامی تەدوی نەکرێ و ئوسولی فقی ئیسلامی تەدوی نەکرێ، وشەی فقه کرا بەناو بۆ زانستەکردەییەکان کە پەیوەندی بە حەڵاڵ و حرامەوەیە، کە ئەبێ بە دوو بەشی سەرەکی، بەشی عیبادات و بەشی معاملات. لە بەشی عیباداتە باسی پاک و خاوێنی هەیە کە ئەمڕۆ باسێکی زۆر گرنگە. باسی پاک و خاوێنی ئاو، خاک، شوێن، فەزا، ژینگە، هەمووی ئەچێتە بابی ئەوە کە وەکو واجباتێک مامەڵی لەگەڵا ئەکرێ.
مەسەلەی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەمانە ئەمە عیبادات نەذر و سوێن و ئەو شتانە. بابەتێکی فراوانی ترمانەوە بێتێ معاملات. معاملات یعنی مامەڵەی ئینسانەکان لە نێوان خۆیانە. ئەم مامەڵانە لەسەر ئەساسی سێشتە، یعنی سێ نەزەریەی متەکامیلی هەیە. نەزەری عقود گرێبەستەکان، نەزەری حقوق مافەکان، نەزەری عقوبات سزاکان. ئەمە ینی ئێستا کە لەنگەری گرتووە و شەی فقه هەموو ئەمانە ئەگرێتەوە: العیبادات، الحقوق، العقود، العقوبات. هەیە فراوانتر بۆیە ڕوە ئەڵێ حتا سیاساتی شەرعی بەڕێوەبردننی کاروباری ئیداری وڵات، ینی فقهی سیاسی، فقی ئیداری و فقی سیاسی و فقی حکوومەتکردن. ئەمە فقه. بەڵام سەرچاوی هەمووی بریتە لە شریعەتی ئیسلامی. شریعەتیش بریتە لە چی؟ بریتە لە هەموو ئەو دەقانەی خوای پەروەردگار بۆ خۆی لە قورئانە مباشەرەتەن وەکو وەحی ناردوێتی، یا لەسەر زار و کردەوەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم گەیشتووە بە ئێمە. ئەمە شریعەتە. ئەوێ وای تێبگەین کە هەرچی شریعەتە نەگۆڕە و پەیوەندی بەخۆ و پێغەمبەرەوە هەیە. شریعەت واتە دەقەکان، هەموو ئەو دەقانەی کە پەیوەندی بە تێڕوانینی ئێمەوە هەیە بۆ گردوون. زۆر باشە، فقهیش تێگەیشتنە لەوان. لە ڕووی زمانەوانیەوە شریعەت بە کانیاوە وترێ. کانی چۆن خەڵک بۆ پاراوکردنی خۆیان، بۆ شکاندنی تینوێتیان، بۆ درێژەدان بە ژیانیان ئەچنە سەری سەرچاوە و لەو سەریشۆ کە دێنەوە. باشە، لەو ڕۆوە کە ئەچنە سەری پێوترێ مەورید، لەو ڕۆ کە لێی یەنەوە پێوترێ مەصدەر. لە حەقیقەتی خۆیشیا شریعەتە کانیاوە. بەڵام ئەم مەعنا مەحسوسە بەرجەستە مادیە گوێزراوەتەوە بۆ دەلالەت لەسەر هەموو ئەو حکمانەی کە خوای پەروەردگار ناردوویەتی لەباری عەقاید، لەباری معاملات و عیبادات و لەباری ئەخلاق و ڕەوشت و ئاکار. کاک دکتۆر، هەرچی شریعەتە نەگۆڕە ئایا وایە، بەڵام فقه بە پێچەوانەوە شایەنی ئەوەیە کە بە پێی زەمان و مەکان بگۆڕێ؟ جا ئەمە بۆ خۆی مناقەشاتێکی زۆر دوور و درێژی هەیە. ئایا شریعەت ئایا هەر کتابی خوایە یا سونەتی پێغەمبەریشی تایە؟ ئەمجا سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا هەمووی تەشریعە یا بەشێکی تەشریعە؟ ئێستا ئەوەی کە بۆتە سەرچاوە کامیانە، کام ڕایانەیە؟ ئەوەی کە زۆرینەی زۆری زاناکانی لەسرە کە قورئان و سونە دوانەیەکن لە یەک جیا نابنەوە، پێکەوە پەیوەستن، بە تایبەتی سونەتی سابتی تەشریعی، ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو یاسایەک دەری بڕیوە بۆ ڕوونکردنەوەی حکمەکانی قورئان و جێبەجێکردنیان، یا خۆی ئەسڵێکی لە قورئانە هەیە و پێغەمبەری خوا دەری درکاندوویەتی، گەیاندوویەتی، ڕوونی کردوێتەوە بۆ خەڵک. ئەمە شریعەتە، یعنی ماهیەتێکی سەر و زەمانی و مەکانی هەیە. یعنی جەوهەرەکەی لە سەروی ئیدراکی مرۆڤەوەیە، بەڵام کە دێتە ناو ڕەوتی مێژووەوە بەرگی مرۆیی لەبەرەکە. بەڵێ فەقیهەکان دێن لە سەرچاوەکانی شریعەت کە کیتاب و سونەتە پێداویستیەکانی ڕۆژانەی ئەو خەڵکە هەڵ ئەگۆزن و تەدوینی دەکەن. ئەم پێوترێ فقه. ئەمە شایانی گۆڕانە لە شوێنێک و بێگومان ئەوەی کە جوهدی بەشەر بێ، ئەوەی تێگەیشتنی مرۆڤ بێ. هاوشێوەی یاسا دانراوەکان چۆن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە ئەکرێ ئەوە وا پێ. تەبان یاساکان خۆی ئێمە شریعەت ئێمە ئەسمایە، یعنی بەرزتر و باڵاترە لە فقه، فقهیش باڵاترە لە شریعەتە مرۆڤکردەکان. لەبەرچی؟ لەبەرەوەی فەقیه تێگەیشتنەکەی پیرۆزە بێ، لەبەرەوەی تێکەڵی دەقی پیرۆزە بێ. فقی ئیسلامی فقی هەواهەوەز نییە، چونکە فەقیهێکی موسڵمان کاتێک کە حکمێکی شەرعی دەرەکا بەرژەوەندی تاکە کەسی خۆی تیا نابینێ، بەعکسەوە بەرژەوەندی کۆی مرۆڤایەتی ئەبینێ، بەرژەوەندی کۆی کۆمەلگا ئەبینێ و شەرعیەت وەرناگرێ حکمەکەی تا پشت نەبەستێ بە دەقێکی شەرعی.
ڕاست يعني ئیلزامەکەی لەوەیە کە دەقی شەرعی لە پشتیوەتی ئیلزامی حکمی فقهی ئیتر فتوا بێ یا قەزا بێ چونکە حکمی فەقیهیش دوو جۆرە حکمێکی هەیە وەکو پێوتێ فتوا کە هیچ ئیلزامێکی تیانێت تۆ چیتە لای مامۆسایەکی ئاینی پرسیاریشی شەرعی لێ هەیە ئەوی ژەڵێ ئەگەر ئاوا بێ ئەمە جوابەکەیەتی ئیتر تۆش خۆت و خوای خۆت ئەگەر فعلەن پرسیارەکەت وا بێ مەوزوعەکەت ئاوا بێ بەگوێی مامۆساکە ئەەکەی بەڵام حکمێکمانەی پێوتی حکمی قەزایی یعنی مامۆسایەکی ئاینیە کراوە بە قازی شەرع لە شارێکە لە ناوچەیەکە اعتیما دەکاتە سەر فتاوای عولەمای پێشوو ئەیکا بە قەراری قەزایی ئەوە ئەبێ جێبەجێ کەواتە حکمی شەرعیژە بێ بزانین دوو بەشە حکمی فتوایی لەگەڵ حکمی قەزایی حکمی فتوایی ئیلزام و پابندکردنی تیان نییە بەڵام حکمی قەزایی ئیلزام و پابندکردنی تایە کاک دکتۆر هەر لەناو ئەو مەجاالەیە کە ویسمان فقه و شریعی ئیسلامی لێک بدەینەوە و تێ بگەین ئەمجا بچین بەراوردەکە بکەین پرسیارێکی ترماوە ئەویش دەربارەی فقه مادام تێگەیشتنە لە دەقە شەرعیەکان بۆ خۆ دەزانی تێگەیشتنەکەیش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە فەقیهێکەوە بۆ فەقیهێکی تر جیاوازی هەیە ئەمە اختلافی دروست نەکردووە ئەم اختلافانە چۆن چارەسەر زۆر سروشتی چۆن ینی ئەمە ینی تۆ من هەر بدبم بۆ محکەمەی سلێمانی بەڵێ بچین بۆ دانیشتنێکی دادگاییکردنی کەسێک لە بواری مەسائلی تاوانە بەڵێ هەیەی محکەمە لە چەند کەس پێکاتۆ لە سێ کەس بۆ لە یەک کەس پێک ناتوە لەبەرەوەی تەنانەت لە دەقی یاساییشە کە دەقێکی جامیدە تەقریبەن دەقێکی دیاریکراوە بۆیان نێ ئیجتیهادی تیا بکەن بۆی هەیە سێ تێگەیشتن هەبێ بۆیە سێ تێگەیشتن هەبێ لە بەیاناتی متتەهم سێ تێگەیشتن هەبێ لە دیفاعی محامی یعنی نەک تەنها لە بواری قەزاوەتە لە بواری لێکدانەوەی دەقە یاساییەکانی شا جیاوازی و مەدرسەی جیاوازەیە بۆیە زۆر سروشتیە لە بواری مەسائلی بەڵام لە ئاینی لە دینە وابرایم لە ئاهێنە ئیسلامیەکانە حکمت لە یەکێک لەم تێگەیشتنانەیە چۆن ئەم تێگەیشتن لە هەموویە هەیە لە هەر شتێکە ئیجماع هەبێ یەک ڕەئی هەبێ بڵێ حکمەتەکە تاقانەیە بەڵام لە مەسلەیەکە کە سێ ڕەئی دوو ڕەئی هەبێ حکمەتەکە متعدیدە بۆچی چونکە شریعەتی ئیسلام بۆیە زۆر بەڕوونی ینی بۆیە ڕوونی کەمەوە بۆت بڵێ ئێستا هەمومان هەموو فقەهای موسڵمان لەسەرەوە متتەفقن کە ئەبێ بۆ نوێشکردن ڕووکەیتە قیبلە ڕووکەیتە ئیتیجاهی قیبلە بەڵێ وایان نە بێبمە بەڵام ئایا ممکنە ڕووکەیتە عینی کەعبە چونکە ئێستا ئێمە لێرەوە ئەگەر لە شاری سلێمانی ڕووکەینە عینی کەعبە بۆمان ممکنە چونکە ئێمە لە ئاسی دەریاوە بەرزین مەکە لە ئاسی دەریاوە لە ئێمە نزمترە کەواتە ئەگەر خەتێک لە بینی ئێمە و کەعبا بکێشتێ قەت ئەو خەتە ناگاتە کەعبە وایە بۆیە وتوانێت تەنها ڕووکەرە ئیتیجاهەکەی بەڵام لە ناو شاری مەکەیە ئەگەر تۆ لە شاری مەکا بێ ئەبێ ڕووکەیتە حەرەم لە ناو حەرەما بێ بێ ڕووکەیتە کەعبە وایە ئەگەر لەسەر پشتی کەعبەیە بێ ڕووکەیتە کوێ ها بەعزێ لە عولەماڵێن نابێت بچیتە سەر پشتی سەربانی کەعبە نوێش لێ دروست نییە بەعزێ لە عولەماڵێن دروستە بەڵام مەکروهە مەکروه چونکە نیسبەتێک لە بێ ئەدەبی تایە باشە کاکە ئەم بۆچوونە جیاوازانە هەمووی حکمەتی هەیە یان هەر یەکەی لە ڕوانگەیەک و سەیری حکمەتەکەیەکە لە مەسەلەی دەستنوێژە لە دەستنوێژە مەسەلەن لە مەزەبی حەنەفیە ئەگەرێکی خوێن لە لەشی بەر ببێ خوێنی لوتی بەر ببێ دەستنوێژەکە یشکێ بۆچی چونکە ئەو ئینسانە بەو خوێنە پیسە بێ نابێ ئینسان بە پیسیەوە وانە دەستنوێژەکە یشکێ و ئەبێ بچێ خۆی جوان پاکاتەوە وایانە بەس لە مەزەبی ئیمامی شافعیان ناشکێ ئەم لە ڕوانگەیەکەوە سەیرێکە ئەو لە ڕوانگەیەکەوە سەیرێکە ئەم دلیلەکەش یەک دلیلە چونکە دلیل هەردووکیان ئەڵێن ئەوەی کە لە ئینسان دێتە دەرەوە شافعیەکان ئەڵێن بەستی ئەوەیە ئەوەی لە پاش و پێشی ئینسان بێتە دەرەوە
حەنەفیەکانڵەنە عام هەر شتێ لە جسمی ئینسان بێتە دەر کەواتە لە تێگەیشتنی دەقەکانە اختلاف دروستە بێت جیاوازی ڕاو بۆچون دروستە بێ و هەر کامێکشان حیکمەتی خۆی هەیە زۆر باش دەست خۆش کاک دکتۆر ڕوونکردنەوەیکی باشت بۆ فقه و شەریعی ئیسلامی کرد با ئێستا بینە سەرەوەی کە یەکێک لە دوانەکەمان باس کردەوی ترماوە قانونی وەزعی یاسا دانراوە دەستکردە مرۆڤایەتیەکان ئەمانە چین ئەوانە بۆچی هات نەبوون کێ هێنانیە بوون لە بەرامبەر مەسەرەن یاسا و شریعەتی ئیسلامیا کێ خۆی تۆ بێنە بەرچاوی خۆت ئەو وڵاتەی کە هەمیشە خۆرە تاو لێی بە قەت خۆر ئاوانە بێ خەڵک پێویستی بە کارەبا و بە مۆم و بۆ شتانە هەیە بەڵام لەکوێ پێویستیان پێ بە چرا هەیە بە گڵۆپەیە بە کاتێکە خۆر نامێت لەو شوێنانی کە دنیا تاریکە وایانە هەر شوێنێک هەموو کۆمەلگایە پێویستی بە یاسا هەیە هەموو کۆمەلگایەک بۆ تەنزیمی کاروباری خۆی یاسا بە گشت پێویستی بە یاسا هەیە بە معنە عامەکەی بەڵێ لەو شوێنانی کە پێغەمبەر هەبوون پێغەمبەر یاسادانەر بوون لەو شوێنانی کە پێغەمبەر نەبوون بە عەقڵی خۆیان هاتوون یاسایان داناوە جا لە غیابی شەریعەتی ئیلاهیە قانونی وەزعی پەیا ئەبێ یاسای مرۆڤکرد پەیدا دەبێ مرۆڤەکان بۆ خۆیان دێن لە ئەنجامی تەجربە و ئەزمموی خۆیان بە بەکارهێنانی عەقڵ و دانشی خۆیان بە پێ پێداویستیەکانی ڕۆژ ڕێئەکەون لەسەر کۆمەڵە یاسا و ڕێسایە حاموڕابی چەندین هەزار ساڵ لەمەوە پێش لە بابل بووە یاسای داناوە شریعەتی حاموڕابی مەشهورە وانە ئەوە بە یەکێ لە شانازیەکانی مێژووی عێراق و میزۆپۆتامیا حسابی بۆ کرێت وایانە ئەم یاسایە لەکوێوە هات طبیعەتی ژیانی کۆمەڵایەتی فەرزی ئەکا بۆ پاراستنی مافەکان بۆ ڕێگرتن لە تاوان بۆ سزادانی تاوان باران ئەبێ یاسا هەبێ ئەبێ چی هەبێ کە یاسا هەبوو ئەم یاسایە یا سەرچاوەکەی شەریعەتی خوایە یا سەرچاوەکەی عەقڵی مرۆڤ و عورفی مرۆڤایەتی جا ئەم عورفی مرۆڤایەتی تەتەوری کردو هەندێک کەس لە محققین پێیان وایە تەنانەت یاسا مرۆڤکردەکانیش سەرچاوەیەکی ئیلاهی هەیە چونکە هەر کامێک لە یاسا کۆنەکانیش بگریت لە دینی ناو کۆمەلگاکەی خۆیەوە وەرگیراوە ئەو دینە بۆی هەیە دینێک بێت کە سەرچاوەیەکی ئیلاهی بوو بێ ینی لە ناو ڕۆمەکانە لە ناو یۆنانیەکانە لە ناو میلەتانی لاتینە لە ناو هەر هەمویانە بە دەقی قورئان بە نەسی قورئانی وئین من ئومەة إلا خلا فيها نذير بەڵام دەشە ڕاستەوخۆ پێغەمبەرەکە بەرکەوتنی لەگەڵم کۆمەڵگەیە نەبوو یا ڕەنگە شریعەتەکەی هێنابێ پێغەمبەرەکە بەڵام بە تێپەڕینی کات شریعەتەکە فرامۆش کرابێ انحرافات و لادان تیا ڕوویابێ ئەوەی کە ماوەتەوە ئەوە بووە کە مرۆڤەکان پێویستیان پێی بوو ئەمە وەکو تاریخ دیرۆکێکی دوور و درێژی هەیە بەڵام وەکو ئێستا یاسا دەستکردەکان یاسا مرۆڤکردەکان کە ژیانی ئەمڕۆی مرۆڤایەتی لەسرە چێ بەڕێەوە تەنانەت هاتوۆتە ناو جیهانی ئیسلامیشەوە زانا موسڵمانەکان بەرخوردیان لەگەڵی کردووە ینی هەڵوێستیان لێ وەرگرتووە هەڵوێستی زانا موسڵمانەکان هەڵوێستێکی ئەتوانین بڵێن زۆرینەیان هەڵوێستێکی واقعی بووە و توانە با بزانین ئەم یاسا مرۆڤکردانە تا چەندێکیان متەسادیمن جەنابی دامازت بەوەدا کە هەر شوێنێک خۆری لێ بێ پێویستی بە چرا و ڕووناچینە بەس لێرە مەسەر جەنابی دامازت بەوەکی کە ئەم یاسا دانراوانە هاتە نێو وڵاتان و کۆمەڵگەی ئیسلامی بۆچی هاتی ئێمە خۆرمان هەبوو شریعەتمان هەبوو بەڵام دەسەڵاتی سیاسی ماوەیەکی زۆر وازی لەو خۆرە هێنا بوو خۆرمان لێ گیرا بوو خۆرگیرانێک دروست بوو لە عالەمی ئیسلامیە لە هەندێک شوێنە تروسکەکەی مابوو لە هەندێک شوێنە حوزوری هەبوو لە هەندێک شوێنە خەڵک مهتەم بوو پێی لە قەزایی جوزئیە ئێستش مهتەمە ینی ناڵێن بە تەواوی ئەحوالی شەخسیە نەگەوە هەر ئێستا زۆر لە موجتەمەعاتی ئێمەیە عورفی ئیجتیماعی ئێمە بەرمەبنای دین دامەزراوە عورفی ڕۆژانەمان عورفی قسەکردنمان کەلتورمان شیعرمان ئەدەبیاتمان فکرمان بەڵام کارێکی زۆریش کراوە بۆ ئەوەی شریعەتی ئیسلامی بە تەواوی غایب بێ
لە ڕێگەی ئەو دەسەڵاتە سیکۆلارانەی کە لە وڵاتەکانی ئێمە هەبووە کە ئەسڵەن تێگەیشتنیان نەبووە بۆ مەسەلەی دین و ئەو کنوزە فقهی و یاساییانەی کە لە ناو خۆمانە هەمانە لە توراسی ئیسلامیە هەمانە فرامۆش کرا و خرایە سەر ڕەفەکان تەپوتۆزی لێنیشت و هیمەتی ئێمەش کورد بوو، ینی ئێمە کەم تەرخەمیەگە بینین دیارە فقیش بە تێپەڕینی کات بە تێپەڕین و بە پێی داخوازی کۆمەلگاکان پێویستی بە تازەکردنەوە هەبووە، پێویستی بەوە هەبووە کە زیاتر بەسط بدرێ، زیاتر ئاسان بکرێت، زیاتر بچێتە ناو ژیان. ئەمە نەکرا، ئەمە نەکرا بە تایبەتی لەو سەردەمەوە کە ئیستیعماری نوێ هاتە ناو وڵاتانی ئێمە و جۆرێک لە ئینبیهار هەمیشە میلەتی ژێرکەوتو و میلەتی شکست خواردوو سەرسامە بێ بە سەرکەوتو، سەرتامێ بە تەقالیدی پێشکەوتو. ئەمە مەوزوعێکی زۆر نەکرا لەبەرەوەی ئەوان یاسایەکی دەستکردیان هێنا و وەکو با بڵین سەپاندیان بەسەر کۆمەلگاکانە و ئەو زەرورەتە نەما کە تەجدید بکرێتەوە با بڵێ لەبەرەوە نەما یان نەیان هێشت ئەمە ڕوودا بە خۆی لە با ئێمە ئاگاداری ئەوە بین فقه قۆناغی زۆری بڕیوە بڵێ لە سەردەمێکا ئێمە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم مجتەمعی ئیسلامی چەند شارێکی بچوو بووە، بڵێ مەکە بووە، مەدینە بووە، تائیف بووە، هەندێک لە یەمەن بووە، دوای ئەوە منطقەی بەحرین و ئەمانە لە کۆتایەکانی ساڵی 10 هیجریە جەزیرەی عەرەبی تقریبان هەمووی موسڵمان بووە. بهێنە بەرچاوی خۆت لەو کاتا خەڵکەکە بێت چەندێ بوو بێ وانێ ئێمە قسەمان هەیە کاڵێن ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم 124,000 کەس بوون، ڕیوایەتێکی ترەیە ئەڵێ 224,000 کەس بوون. تۆ حساب کە ئەوەی کە ئیمانی نەهێناوی هێشتا بە تەواوی یا سەحابەی پێغەمبەر نەبووە یا لە مناڵ بووە کە پێغەمبەر لە حەیاتا بووە، وانێ لە 1 هیجریا لەدایک بووە لە تا 10 هیجری هەر حسابی سەحابەی بۆ ناکرێت جارێ، هەندێکی تر دوای 10 هیجری لەدایکە بن. ئەمانە تۆ بێنە پێشچاوی خۆت هەموو موسڵمانان ناگەنە میلیۆنێ، دوایی کە فتوحا دەکرێ خۆت پێ دوایە عێراق چەندێ خەڵکی تیا بووە یا شامات یا میسر، یعنی کاتێک کە تەوەسوعەکە و میلەتانی تر دێنە عالەمی ئیسلامیەوە مجتەمەعی ئیسلامی هەمووی لەوە چێ نەگاتە 2 ملیۆن کەس. ئالەو کاتە فقه چەکەرە ئەکا دروسە بێ، چونکە فقه یعنی یاسا، یاساژ یعنی شارنشینی، یعنی جێگیربوون و ئیستیقرار. چونکە تۆ کاتێ پێویست بە فقه هەیە بۆ کاروباری کۆمەڵایەتی کە تۆ شارنشینیت هەبێ، خۆمەڵی خەڵک لە شوێنێکی دیاریکراوە پێکەوە دانیشن، پێویست بە قەزا هەبێ، قازی هەبێ. ئەمەشاکەینەمە لە سەرەتاوە قازیمان هەیە، یعنی ئیمامی عومەر کە ئەبوو موسای ئەشعەری نێرێتە بەسڕە ئیکا بە والیش لەوێیشی کا بە قازی. ئەبوو موسای ئەشعەری جگە لە مەسەلەی قەزاوەت و ئیمارەت مامۆساژ بووە، یعنی مەجالیسی فێرکردنی قورئان و فیقی بۆ خەڵکی بەسڕە داناوە. منەمە نمونەیەکەی هێنە بەڵێ خۆت. ئەم هەموو قۆناغی بڕیوە دوای سەردەمی سەحابە، سەردەمی تابعین دەست پێەکە، دوای سەردەمی تابعین سەردەمی طبعاً قۆناغەکانی تابعینەکەی بە 4 قۆناغەوە، کیباری تابعین، ئەواسیتی تابعین، 2 قۆناغی سیغاری تابعینی شەیە کە مەجموعەیەک زانە ئەگرێتەوە، ئەوانە ئەحادیثیان لە سەحابە وەرنەگرتووە بەڵام بینیویانن یا پرسیارێکیان لێکردوون یا شتێ فقێکیان لێ وەرگرتوون. دوای ئەوە قۆناغی موجتەهیدین دەست پێەکە. لە هەموو قۆناغێک ئەمە فقهمان هەیە، بەڵام چ کاتێ فقه بە تەواوی بەلوەرە ئەکا لە دوای لە سەدەی 4ەمەوە تقریبا 4ەمی کۆچیە، لە سەدەمی 4ەمی کۆچیە ئێمە مەداریسی فقیمان هەیە. لە سەدەی سەرەتای سەدەی 2ەمی کۆچیە عەفو لە کۆتایی 2ەم و سەرەتای 3ەمە ئێمە 2 مەدرسە ئەبینین، مەدرسەی حیجاز و مەدرسەی عێراق، مدرسة أهل حديث ومدرسة أهل الرأي. فقهاء حوتي مدينة حو فقيه قورمان هب ولا مدينة أيان بنين وكو سعيدي كري مسيب وكو قاسمي كري محمدي كري أبي بكر وكو خارجي كري زيد. أمانا مجموعة فقيه قوران، يعني لهر قوناغيكا فقه ياساي كومالقابو بەڵام لە سەردەمی داگیرکاری کە ئەمە سەردەمێکی توولانیە تا ئەمە تاکەی
سەردەمی گەشەکردن و تەوەسوعە تا سقوطی خلافەتی عەباسی. دوای سقوطی خلافەتی عەباسی قۆراغەکانی چاولێگەری و تەقلید و بە دوواداچوونی پێشینان دەست پێەکە کە لەمەشە فقه تەوەسوعەکە بەڵام لە مەسائلی فەردیە نەک لە مەسائلی ئیجتیماعی و سیاسی ئەوانەیە. بۆیە کاتێک کە عالەمی ئیسلامی پارچە پارچە ئەبێ بەتابەتی لەم ناوچەیە دەوڵەتی عوسمانی ئەبێ لەولاوە دەوڵەتی سەفەوی ئەبێ لەولاوە دەوڵەتی ئیمپراتۆرەکانی هیند دەبن کە موسڵمان بوون لەولاوە لە شیمالی ئەفریقیا مەجموعەیە دەوڵەتی ئیسلامی ئەبێ هەموو ئەم دەوڵەتانە ئەکەونە سیراع لەگەڵ خۆیان و لەگەڵ دەرەوەی خۆشیان صراعی فکری یا سراعی هەموو سراعە سیاسی عسکەری فکری و لە ئەنجامی ئەم سیراعە ئاڵوگۆڕ دروستە بێ. قوانینی غەربی لە 1940 بەدواوە دێتە ناو جیهانی ئیسلام لەبەرەوەی یەکتریان قبول ناکردیا لەبەرەوەی تێگەیشتنی جیاواز حەقەوە حتمێتێکی تاریخیە یعنی وەکو چۆن کاتێک کە مسلمانان ئەچنە ئەندەلوس لەوێ نهزەتێکی عیمرانی نهزەتێکی عیلمی دروستە بێ مەسیحیەکانیان لە ناو عالەمی ئیسلامی ئەخوێنن فێری تەقالید و سەقافەی ئیسلامیە بن. چۆن ئێمە ئێستا بە هەمان شێوە کە متەئەسیرین بە غەرب لاسایی ئەوانەکەین ئەوان لاسایی موسڵمانیان نەکردەوە لە ئەنجامی ئەمە تەواسولێکی معریفی دروستە بێ لە ڕێگەی موسڵمانانەوە سەقافەتی یۆنان و ڕۆمان جارێکی دەچێتەوە بۆ ئەوروپا. اینجا ئەوروپا کە هین دەست پێەکە کە شۆڕشی ڕۆشنگەری دەست پێەکە یاخود لە سەدەی 13 و 14 شۆڕشی نوێبوونەوە کە هین کە چاپخانە ئەدۆزرێتەوە بە تەواوی وەزئی ئەوروپا ئەگۆڕێ تەنانەت بۆیە کە منجار ئینجیل چاپەکرێ لای خۆیان لەوە پێش ئینجیل تەنها لە لای پاپ و پیاوانی ئاین بووە. اینجا کە لە ئەڵمانیا کە مەهدی پرۆتستانت بووە مەهدی لۆثەریەت بووە لەوێ تەماشاکەی ئینجیل ئەکەوێتە بەردەستی هەموو خەڵک. زۆر باشە ئەمە چ کاریگەریشی لەسەر ئەم چاپە تەسیری هەیە کاتێکە حرەکەی ڕۆشنگەری دوای شۆڕش و هەڵسانەوە نەهزەی فکری لە ئەوروپا دروستە بێ تەنزیمی ئیداری خۆیان دەست پێ ئەکەنەوە ئەمەش ئینعیکاساتی لەسەر عالەمی ئیسلامی بۆ دروستە بێ. بۆیە بیر لەوە کەنە دەوڵەتی عوسمانی لە 1940 قانونی منازعاتی تیجاری خۆیان دائنێن لەسەر نەمەتی قوانینی غەربی لە فقی ئیسلامی وەریەگرن بەڵام یەن چیەکەن هەندێک دەستکاری و ئیسلاحاتی تیاکەن کە دەوڵەتی عوسمانی ئەڕوخێ ئومەتی ئیسلامی شکست دەخوا. تاوان پێش ئەوەش ئێمە هەستەکەین مەسەلەن لە هاتنی ناپلیۆنە لە کۆتایی سەدەی 18 بۆ میسر لەگەڵ خۆیان چاپخانە هێنێ مەجموعەیە فەقیه و خەڵکی شارەزای خۆی هێنێت ئیستیفادەکەن لە فقی ئیسلامی و هەندێک لە ئەدەبیاتی خۆیشیانە هێنن چاپخانە دائەمەزرێنن ئەمجا لە لوبنان چاپخانە دائەمەزرێ. ئەمە هەمووی تەئسیراتی لەسەر دەوڵەتی عوسمانیش بۆ دروستەکە. زۆر باشە شێو بوو فقی ئیسلامی تێکەڵ بەم یاسا وەزعیانەی ئەوروپا کە هاتنە نێو کۆمەڵگە ئیسلامیەکان دروست ببێ یعنی ئەم فقی ئیسلامی بۆ خۆی ڕێگەی بەمەئەدا فقی ئیسلامی هینی هەیە ینی ئالیاتی هەیە بۆ سوود وەرگرتن لە سەقافاتی تریش لە مەسادری تریش چونکە ئێمە وەکو مەسادری ئەساسیمان هەیە لە فقها مەسادری موساعید و یاریدەدەریشمان هەیە. بۆ نمونە سەرچاوە ئەساسیەکانی فقه کیتاب و سنەت و ئیجماع و قیاس بەڵام لەژێر بابی قیاسە لەژێر خەیمەی قیاسە عورف هەیە مەسلحەت و بەرژەوەندی هەیە ئیستیسنا هەیە کە پێوترێ ئیستیحسان یعنی تۆ یەی بابەتێکی تایبەت لەبەر بەڵگەیەک جیاکەیتەوە لە قاعیدەی عام کە ئەمە بخۆی بەحسێکی زۆر تەخەسوسیە. هەموو ئەمانە بە دەواازەیەکن کاتێکە شتێکی تازەیەتە پێشەوە یەتە وڵاتەوە بۆ نمونە ئێمە سیستمی وڵاتمان ئایا سیستمی سەرۆکایەتی بێ پەرلەمانی بێ ئایا سەرۆکێکە بێ خەڵک هەڵی بژێرێ و مەسئول بێ لە بەرابەر خەڵکەوە یاخود پەرلەمانێکە بێ ئەو بێ سەرۆک هەڵبژێرێ و سەرۆک مەسئول بێ لە بەرابەر پەرلەمانەوە. ئەمە مەسائلێکە کە شەرع جێهێشتۆتەوە بۆ عەقڵی مرۆڤ. بەڵام بەریەکەوتنیش
حتما دروسە بێ لە ئیستینتاجاتە کاتێککە مەسەن بۆ نمونە ئێمە لە حەڵاڵ و حرامە بڕوامان وایە تەناخوای پەروەردگار ئەتوانێت حەڵاڵ بکە و حرام بکە یعنی شتێک حەڵاڵکە بۆ خەڵک وە شتێ حرامکە بۆ خەڵک بە تایبەتی لە کاروباری خواردن و خواردنەوە و لە کاروباری دینداری و چونکە ئێمە باوەڕمان وایە هەموو شتێک هەموو کردەوەیەکی مرۆڤ هەموو تەسەڕوفێکی ئینسانی ئەبێ لەژێر پڕتەوی حکمێکی شەرعیا بچێ بەڕێوە باش لە مەسەلەی حەڵاڵ و حرامە لەو مەسائلانە تۆ ئەگەر باوەڕ بە تەشریعە ئیلاکیەکە هەبێ لە مەسلەی ئازادیەکان لە مەسلەی ئازادی هەیە بەڵام لە چوارچەوەی مەسئولیەتە نابێ لەو شتانە کە قەتعیە بە ناوی ئازادیەوە تۆ بێنی سنووری شەرع ببەزێنیت بۆ نمونە قەتعیە لە ئیسلامە کە مەشروب نابێ بخورێتەوە خەمر بەڵام تۆ بێ لە پەرلەمان ئامادەم پەرلەمان ڕێی لەسەرەتی ئەمە ڕێگەی پێ نادرێت یعنی سنووری هەموو یاسایەک کە دێتە وڵاتەوە تۆ بە پێی سەوابیتی شەریعە هەڵیە سنگێنی ئەگەر دژایەتی هەبوو لەگەڵ سەوابیتی شەریعە کە دیاریش کراوە یعنی ئەو حکمە شەرعیانەی کە مەجالی ئیجتیهادی تیانە مەجالی ئەوەی تیانە کە ڕێیەکی تازی تیابێنی کە ئەمانەش مەحدودن بەڕاستی یعنی ئەگەر دیاری بکەیت مەحدودە یعنی ناگاتە ئەوەی کە تۆ بێنی بڵێ من شریعەتی ئیسلامی پەک ئەخەم لەبەر خاتری ئەم شتە تازانە نا تۆ بێ ئەو شتە تازانە پەکخەی بە دەلیلی شریعەتی ئیسلام یعنی وڵاتێکی ئیسلامی پەکی لەسەرەوە نەکەوت وەڵام ئەو کاتی هەژمونی داگیرکرد هاتە ئەم ناوچەیەوە ینی لەوانەیە ڕانەوەستا بێ بە دیارەم لۆژیکەوە کە مەسەلەن اختیار بداتە کۆمەلگاکان ئایا کامیان هەڵەبژێری یاسا وەزیەکانی هێنا جێبەجێی کرد خۆی مەوزوعەکە چییە دەسەڵات کە یاسا دائانێ فەلسفەی خۆی ئەسەپێنێ ئەو دەسەڵاتانێک کە لە جیهانی ئیسلامیە دوای هاتنی ئیمپریالیزم و ئیستعماری ئینگلیزی و فەڕەنسی هاتن دەکرێت بزانین ئەو فەلسفەی ئەوان یان ویست بیسەپێنن بەسەرم کۆمەڵگەیان لە ڕێی یاساکانیانەوە چی بوو ینی یەکەمین فەلسفەیانەوە بوو تەجربەی خۆیانیان هێنا چونکە تەجربەی ئەوانەوە بوو دینیان جیا کردەوە لە کاروباری ژیانی خەڵک دینیان کرد بەکایەیەکی تاکە کەسی یعنی بۆ چونکە ئەوان زۆریان چەشت بوو بەدەست سوڵتەی کەنیسە و سوڵتەی بابەبیەوە یعنی ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورە بوو وە لە ئەنجامە کەنیسەی ئەڵمانی یعنی یا کەنیسەی بەریتانی جیابوونەوە لە کەنیسەی ڕۆما لەژێر تەسیراتی ئیسلاحی دینی ئەوروپی کە کرا چونکە ئیسلاحی دینی ئەویست ئێمە پێویستمان بە وەسییتێک نییە لە بینی ئێمە و خوادا و مەسەلەی خەلاسیان کرد بە شتێکی تاکە کەسی بۆیە لە ئەنجامی ئەوە توانیان مجموعەی ئیسلاحاتی اقتصادی و سیاسی لە ئەوروپا بکەن و ئەمەیان وەکو تەبشیرێک هێنایە وڵاتی ئێمەوە حسابی ئەوەیان کردبوو کە دینی ئیسلامی شتێکە وەکو دینی مەسیحیەت لە حاڵەکە دینی ئیسلام هەم لە سروشتی هەم لە طبیعەتە هەم لە مامەڵەکردنیە ڕەبتێکی بە مەسیحیەتەوە نەبووە ئەوان سەرکەوتوو بوون لەوەیە کە بۆشاییەک لە نێوان کۆمەڵگەی ئیسلامیەکان و یاسا و شریعەتی ئیسلامی طبعاً توانیان بۆچی چونکە خەڵکانێکیان پەروەردە کرد لەسەر نەهج و نەمەتی خۆیان بیریانە کردەوە تێگەشتنێکی قوڵیان لەسەر شریعەتەکە نەبوو بالفعلیش لە جیهانی ئیسلامیە لەو سەردەمادان هەندێک نەمازیجی خراپ لە دینداری ئیسلامی هەبوو کە خەڵکی ئیسلامی وەکو نمونەی خورافات وەکو نمونەی دواکەوتوی نیشانی خەڵکەدا کە ئێستش هەیە کە تۆ عمقی بەرنامە قورئانیەکە عمقی بەرنامە نەبەویەکە عمقی مەقاصیدی شەریعەتە کە پەیڕەو نەکرا لە ناو دینە لە ناو خەڵکە ئەوە فعلەن ئێمە وەزعێکی زۆر ئەسەف بارمان هەموو یعنی بۆیە تەجدید لە دینە بوو بە ضرورەتێکی ملح ئەو حرەکاتی ئیحیا دروست بوو لە عالەمی ئیسلامیە دووبارە خوێندنەوەی دەقائینیەکان لە دوای هاتنی داگیرکەرە تازەکان بەڵێ ئیرهاسات توانی سەرکەوێ ینی ئەمە فەقط جارێکی تر بێنێتە ئێمە ڕابوونە ئیسلامی کە لە جیهانی ئیسلامیایی بینین
ڕبتێکی زۆری بۆ مۆزوع هەیە. جا ئێستا من ئەمە ئەو پرسیارە بکەم ئایا ژیانی ڕۆژانەی کۆمەڵگەی ئیسلامیەکان لە ئێستا دابراوە لە شەریعەی ئیسلامی؟ ناتوانانی بڵێ بە کولی دابراوە، ناتوانانی بڵێ بە کولی متوربەیە بە دەقە ئیسلامیەکە. لەکوێیە مەسەلەن؟ لە کە هاتنە عالەمی ئیسلامیەوە ئەو مەداریسە غەربیانە و ئەو تەوەجوهاتە قانونیە تازانە کە دروست بوون، مەجالێکی زۆر تەسکیان هێشتەوە بۆ شەریعەتی ئیسلامی کە بواری ئەحوالی شەخصیە و بواری مەدەنی، یعنی ئەوەی پێوتێ قانونی خاص. قانونی خاص یعنی ئەوەی کە پەیوەندی بە ژیانی تاکە کەسەوە بێ، بەڵام قانونی عام ئەوەی کە پەیوەندی بە حکومڕانی و دەسەڵات و داڕشتنی فەلسفەی گشتی کۆمەلگاوە هەبێ، ئەویان لە فقی ئیسلامیان لێ دابڕی. ئەمە تەنها لە کۆمەلگەی ئیسلامیەکانە ئەمەیان هێشتەوە بۆ یاسا ئەسمانیەکان یان لە کۆمەلگەکانی خۆشیانە هەر هەموو لای خۆشیانە ئێستا لای خۆیان طبعاً تازەکی دەستیان کردو بەوەی حتا لە بواری ئەحوالی شەخصیشە ڕێگا بە تەعالیمی دینی خۆیان نەدەن. ئەوەیە تەماشاکەی زەواجی مثلی هەیە، شذوذی جنسی و ئەمانە خەریکەکەن بە یاسا کە ئەمە هەڵگەڕانەوەی لە دینی خۆشیان. بەڵام ئەوەی کە لە عالەمی ئیسلامیە هەیە ئێستا یانەوێ ئەحوالی شەخصیش دەورەی نەمێنێ، یعنی فقی ئیسلامی لە ئەحوالی شەخصی کارایی نەبێ، حزوری نەبێ. بەڵام بە پێچەوانەوە ئێمە ئەگەر بتوانین فقی ئیسلامی خۆمان بەسط بین، ڕوونی کەینەوە بۆ خەڵک و باسی فتوحاتی فقی ئیسلامی بکەین، بەشایەتی یاساناسەکانی غەرب خۆیان، کە فقی ئیسلامی خاوەنی نەزەریەکی متەکامیلە لە قانونی دەولیە، لە قانونی عقوباتە، لە عقودە، لە شروطێکا کە ئەخرێتە سەر عەقدەکان، لە بواری ئەحوالی شەخسی و یاساکانی خێزانە، لە یاسای دەستوریە، لە یاسای بازرگانیە. ئەو مەبادی عامانەی کە لە فقی ئیسلامی و شەریعەتی ئیسلامی هەیە کەفیلە بۆ ئەوەی دەوڵەتێکی مۆدێرنی لەسەر بنیاد بنێ، نەک دەوڵەتێکی مۆدێرن، هەموو مرۆڤایەتی لەسەر بێ بەڕێوە. کەسانێک وا بیرەکەنەوە یا ڕایان وایە مەسەلەن ئەوە شەریعەتی ئیسلامیە نەیتوانی کارلێک لەگەڵ ئەم دنیا تازایی دوای ڕێنسانس و نوێبوونەوەی ئەوروپا و داگیرکەری تازە و تەکنۆلۆژیایە بکات. بۆیە مەسەلەن هەژمونی یاسا وەزعیەکان بەسەر کۆمەلگەی ئیسلامیەکان یەکجار گەورە بوو باڵی کێشا. ئەمە تا چ ڕاستە؟ خەتای یاسا ئیسلامیەکە نییە، خەتای موسڵمانانە. ڕەنگە تۆ ڕەخنە لە موسڵمانان بگری کە تۆ وەکو پێویست نەوتوانیوە خوێندنەوەت بۆ جیهانی نوێ هەبێ. ئەینا هەم دەقە شەرعیەکان لە کیتاب و سوننە، هەم توراسی دەوڵەمەنی زانا موسڵمانەکان بایی ئەوەی تایە کە ئیستیعابی پێداویستیەکانی مرۆڤی ئەمڕۆ بکە. ئەمە وەکو قسەیەکی عام نایکەم، وەکو ئەنجامی توێژینەوە و بە دوواداچوون و متابعا دەیکەم. یعنی ئێستاەوە مؤتەمەرات و کۆنفرانسانەی کە لە دنیا ئەکرێ، ئەو ناوەندە زانستی و فکریانەی کە گرنگی ئەدەن بە توراسی ئیسلامی، حتا لە مستەشرقین خۆ هەمویان داغ لە دڵ نین نسبەت بە ئیسلام، هەیانە زۆر بە ئینسافەوە سەیری توراسی ئیسلامیەکە، سەیری بەرهەمی زانا موسڵمانەکانەکە نسبەت بە ڕووداوەکان، نسبەت بە قوانین. یعنی ئێستا ڕەنگە پەرلەماناتی ئەوروپی و غەربی بیر لەوە بکەنەوە چۆن سوود لە نەزەری مەقاسیدی شەرعی وەربگرن، کە نەزەری مەقاسیدی شەرعی ڕوانگەیەکی تەواو فەلسەفی پێشکەش بە مرۆڤایەتی ئەکاکە چۆن لە مرۆڤ ڕوانێ و چۆن لە پێداویستەکانی مرۆڤ ڕوانێ و چۆن پلەبەندیەکە بۆ پێداویستیەکان، چۆن پلەبەندیەکە بۆ بەرژەوەندیەکانی مرۆڤ، کە بەرژەوەندی وامان هەیە بنەڕەتیە کە نابێ هیچ کەسێک لێی مەحروم بێ، کەەوە شەرع پێڵێ ضروریات. هەندێک بەرژەوەندیمان هەیە لە خوار ئەوەیە، یعنی ژیانی پێ خۆش، ژیانی پێ ئاسانە بێ. ضروریات ئەوەیە کە ژیان بەبێ ئەوان ژیان نابێ. حاجیات ئەوەیە کە ژیانی پێ ئاسانە بێ، بەڵام تەحسینیات ئەوەیە کە ژیانی پێ خۆشە بێ. لە ڕوانگەی ئەو نەزەری مەقاسیدەوە ئەیانەوێ بێن سیستەمی یاسایی وڵاتانی خۆیان تەکمیلکەن. یعنی سەرۆکی ئەمریکا داوای کرد لە مامۆستایانی پەیمانگای جیهانی فکری ئیسلامی دکتۆر جەمال بەرزنجی و ئەوان
کە بێن وتی قانونی ئەمریکی پایەیەکی ئەخلاقی پێویستە ئێوە بێن داینێ. یعنی من خۆم مامۆستایەکم بینی لە کۆنگرەیەکە وتی من ئێستا پرۆژەیەکم پێ لەلایەن کۆنگریسی ئەمریکیۆ داوام لێکراوە تەکاملی پێ بەم سەبارەت بە مەقاسیدی شەرعی بەوان لە قوانینی خۆیان ئیسفادەی لێ بکەن لە چ بوارێکە لە هەموو بوارێک لە هەموو بوارێک بەڵێ ڕاست یان دێ لە وڵاتانی ئەوروپاش لە بواری ئابووریەوە زۆر ئیسادیان لە بەتایبەتی لەو هەلوو مەرجەیە کە بانقەکان تووشی ئیفلاس و تووشی پوچی بوون تووشی مایە پوچی بوون لەو حاڵەتانەیە وتیان ئیسلام کاتۆ ڕیبای حرام کردووە لە خۆ حرامی نەکردووە. با من پرسیارە بکەم وەکو مەفهومی مخالفیە و ئەوەی کە جەنابەت تەرحەت کردیانی ئەمە وەکو پرسیار ئایا لە شریعەتی ئیسلامیە هیچ فەراغێکی یاساییمان هەیە تا بە مەسەلەن یاسا وەزعیەکان ئەگە بۆ سەردەمەش بەیان بۆ هەر سەردەمێک هەبوو بێ یعنی پێویستی بەوە کردبێ کە یاسای بۆ دابنی پڕی بکەیتەوە شتی وە هەیە لە شریعی ئیسلامیە هیچ عالمێ قسەی لەسەر ئەم مەوزوع کردووە بەشێ لە بیرمەندان و توانە لە هەمیشە لە فقی ئیسلامیە منطقەیەکە پێوتێ منطقەی فەراغ. ئەمە چییە؟ منطقەی فەراغ یعنی ئەو بۆشاییەیە کە شریعەتی ئیسلامی بە قەسد هێشتوویەتەوە بۆی ئینسانەکان بە عەقلی خۆیان کاری تیا بکەن کە بواری بەرژەوەندیەکانە کە بواری مەقاسیدە کە بواری قیاس و پێوانە سازیە ئەوە کە یعنی فقی ئیسلامی هەر هەمووی دەق نییە کە تۆ نەتوانی دەستکاری بکەیت بەشێکی لێکدانەوە و دابەزاندنی دەقە بۆ ژیانی تاکە کەسی بۆ ژیانی خێزانی بۆ ژیانی کۆمەڵایەتی بۆ پەیوەندی سیاسیەکان و نێودەوڵەتیەکان. زۆر زۆر باشە من پێم وابێ کاتمان بەرەو کۆتایی دەڕوە بەشێکی زۆر گرنگی بەریەکەوتنی ئەم یاسایانە مەسەلەن یاسای ئاسمانی یاسای شریعی ئیسلامی لەگەڵ یاسا وەزعیەت دانراوەکان و هەروەها پرسیاری ئەوەی ئێستا تاشی مسلمان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دوانەیە بکە کە لە ئەرزی واقعیا هەردووکیان وجودیان هەیە و لە کاتێکا مەسەلەن لە یاسای باری کەسایەتی کە جەنابەت وجودی ئێستا و خۆی نزیک لەوەی کە هەروەکو پلانە ئیسلامیەکەی ماوەتەوە بەڵام دیسان هەر دەستکاری ئەویش کراوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ نمونە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە یا خەریکا دەستکاری کراوە بەوەی کە تاکی مسلمان ناتوانێت بێت لە ڕووی یاساییەوە دووژن بهێنێ یعنی ئێمە مۆزوعەکە نەبەستینەوە تەنها بە مەوریدی مەسەلەن فرەژنی و ئەم شتانە مەبەستم یعنی ئەمە بەشێکە لەو خۆی یاسا ئێمە ئێستا لە وڵاتەکان پێوتی عێراق و لە هەرێمێکین کە سەر بە عێراقە پێوتی هەرێمی کوردستان ئەوەی کایی یاسایی بێ محکومە بە دەستور دەستوری عێراق ئەم دەستورە لە مادەی دوویە وتوێتی نابێ هیچ یاسایەک دەربچێ پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلام بێ. بەڵام ئایا ئەمە مقاومەی باشی کردووە لە ئەرزی واقع ئەگەر یاسایەک دەرچێت و ئێمە بتوانین بیسەلمێنین کە ئەمە دژی سەوابیتی ئیسلامە هەر ئەو دەستورە پێیوتوین بتوانین لە محکەمەی دەستوری هەڵی وەشێنینەوە لە محکەمەی اتحادی هەڵی وەشێنین. بەس ئێستا لە هەرێمی کوردستانە یاسای وامان هەیە بۆچی نەکراوە ئەوە سەیریکە هەموو کارێک جوهد و تێکۆشان و بە دوواداچوونی هەیە یعنی تۆ ئێستا باوەڕ بەوە هەیە خواڕاستقەیانە بەڵام ئایا لەسەر ئەساسی ئەم بڕواایە لە ماڵی خۆتا دادەنیشی و کەسابەت نەکەی نەخێت. ئێمە حەقێکی مەکفولە بۆمان کە نەهێڵین هیچ یاسایەک دەرچێت لە وڵاتەکەمانە کە دژی یاسانە گۆڕەکانی ئیسلام بێت بۆی هەیە دژی مەزەبێک بێ پێچەوانی مەزەبێکی دیاری کراو بێ بەڵام مادام لە مەزەبێکی ترا جێگەی ئەبێتەوە ئێمە ناتوانین بڵێن ئەمە دژ بە ئیسلامە. هەموو یاسانی کە دەرەچن لە پەرلەمانی عێراقا یا لە پەرلەمانی کوردستانە واجبی سەرشانی زانا شەرعیەکانە واجبی سەرشانی کەسانی تێگەیشتووی متەدەینە بێن بە پێوانەی ئیسلام هەڵی سنگێنن. ئەگەر دژی سەوابیتی ئیسلام بوو دژی دەقێکی شەرعی قەتعی بوو واجبی سەرشانیانە محامی بگرن و لە محکەمەی ئیتیحادی و محکەمەی دەستوری هەڵی وەشێنەوە. ئەگەر ئەوە نەکەن خۆیان گوناحبارن و خۆیان تاوانبارن. بەڵام تۆ بە تەمابی کابرایەکی عەلمانی بێ بە محامی بۆ قەزەیەکی ئیسلامیەوە زۆر زەحمەتە.
بێگمە زۆر سپاس کاک دکتۆر ئێمە لێرەدا ئیکتیفاکەین چونکە کاتەکەمان تەواو بوو ئینشاڵا بەشی دووهەمی پرسیارەکان بۆ بەشی دووهەمی بەرنامە بە پشتیوانی خۆی گەورە هەڵی دەگرین. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زەهاوی و مامۆستایی زانکۆی گۆیژە. سپاس بۆ جەنابتان. نەرە بە ڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی یەڵقەی یەکەم لە بەرنامەی بەراوردێک یان تاشی مسلمان لە بەردەم دوانە یاسای شەریعەت و یاسا وەزعیەکان تا هەڵقەی دووهەم پێتان نەگەینەوە بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ. سەرکەوتوو بێت.